سڵاو من ئەحمەد ئەندازیاری میکانیک و سێڤیس ئەدڤایزەر لە کۆمپانیای ساستوێتە. ئێمە هەر یەکەمان هەوڵ و کۆشیشمان بۆ ئەوەیە کە ژیانێکی خۆش بە تەندروستیشی باشەوە بژین و هەر یەک لە ئێمە ڕۆژانە بۆ چەند کاتژمێرێک یاخود زیاتر بەریەکەوتنمان هەیە لەگەڵ ئۆتۆمۆبیل. کەواتە ئۆتۆمۆبیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تەندروستی هەر یەکەمان. ئەوڕۆکە دەمانەوێت باسی کۆمەڵێک لەو پارچانە بکەین کە لەنا ئۆتۆمبیلدا هەن ڕاستە بچووکن بەڵام کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی و ژیانی هەر یەکەمان. هەر بۆیە یەکەم شت کە باسی دەکەین بریتە لە ئایسی فیلتەر. فیلتەری تەبریت. ئەم دوو فیلتەری تەبریتن لە شێوازە زۆر بێکتر دەچن بەڵام لە ڕووی کوالیتیەوە تەواو جیاوازن. ئەم فیلتەریان فیلتەرێکە دروستکرای وڵاتی یابانە تایبەت بە ئۆتۆمۆبیلەکانی تۆیەتە. ئەم فیلتەریان فیلتەرێکی ساختە و لە بازاڕەکاندا دەفرۆشێن. جیاوازی چ لە نێوان ئەم دوو فیلتەرەدا؟ ئەم فیلتەریان لە چەند چینێک پێکاتوە کە لە ناو چینەکاندا پێکاتەی ئانتیبەکتریا هەیە. واتە ئەو هەوایی کە لە دەروی ئۆتۆمبیل دێتەوە ناو ئۆتۆمبیل بەم فیلتەرەدا تێدەپەڕێت. ئەمە شوا دەکات کە ئەو هەوایی کە دێت بۆ ناو ئۆتۆمبیل هەوایەکی تەواو تەندروست بێت.